هەڵەبجە با بڵین ساڕێژ نەبوونی بەتەنها لەسەر ئەستۆی حکوومەتی هێرێم یا حکوومەتی عێراق نییە، بەڵکو لەسەر ئەستۆی مجتەمەعی نێودەوڵەتیشە. نمونەی شعبی یابانی کە یارمەتی داوین هیوادارین ئەو نمونانە بەردەوام بێ و هیوادارین بتوانین لەڕێی کەناڵەکانی خۆمانەوە لەڕێی میدیاوە لەڕێی دنیای کۆمونیکیشنی و کارێ بکەین زیاتر وڵاتان چه ئەوانەی دراوسێن ئایا بڵێن کۆماری ئیسلامی ئێرانە کۆماری مابڵین تورکیایە چه ئەوانەی عەرەبین کە وڵاتانی عەرەبین چه ئەوانەی لە دەرەوەی ئیقلیمن واتە وڵاتانی جیهانن دەستی کۆمەکمان بۆ ڕاکێشن چونکە کۆمەڵگای نێودەوڵەتی قەرزاری هەڵەبجەیە. First of all, I'm very happy to be here in Halabja. زۆر سپاس. ئێمە خۆشحاڵین ئەمڕۆ بە بۆنەی نوێژەنکردنەوەی خستخانەی داگان و مناڵانەوە مناڵبوون لێرە کردمانەوە. خۆشحاڵم کەم پرۆژەیە هاتۆتە بەردەست شوێنێکی باشە. ئێمە وەکو دۆستێکی دێرینی کوردستان و بەتایبەتی هەڵەبجەش ئێمە لێرە لە پرۆژەکانمان پێشەکی و پرۆژانەی کە هەیە تاو نەویا پێویستی بە ئیدامەکردن هەیە بۆ نمونە پرۆژەی ئاوەکە بەڵێ تاو بۆ بەڵام هەندێک پێداویستی شتە ئێمە ئیش لەسەر ئەوانە ئەەکەین و هەچ پرۆژێکی کە پێویستی بە هاوکاری ئێمە بیا کە دەستخوانتێبێ ئێمەش لەسەر ئەو پرۆژانەکەین. Part of still which we are going on to complete the water project in Halabja.